الموافقة على عرض مقترح نوێنەرانی کورد و تورکمان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق جەخت لەسەر ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک دەکەنەوە و ڕایدەگەیەنن هاوبەشیکردنی هەموو لایەنەکان لە بڕیاردانی کەرکووک کێشە سیاسی و کارژێڕەکانی کەرکووک چارەسەر دەکات. کەرکووک تەحتاج کەرکووک پێویستی بەوەیە کە هەموو پێکاتەکان هەست بۆ بکەن کە بەشیشی ڕاستەقینەن لە ئیدارەی کەرکووک. بەداخەوە ئەو لایەنە لە 3 ساڵی ڕابردووی پارێزگاکەدا بوونی نەبووە. لە ماوەی ئەو 3 ساڵی ڕابردوودا سیاسەتێکی هەڵەی پڕ لە پاوانخوازی لە ئیدارەی کەرکووکدا پێڕەوکراوە. بە بڕای ئێمە گەڕانەوە بۆ سیاسەتە حەکیمانەکانی مام جەلال بۆ چارەسەری کێشەکانی کەرکووک دەتوانێت هەموو ئاستەنگێک لا بدات. بە هیوام لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا گفتوگۆی بنیادنەرانە ئەنجام بدرێ بۆ چوونی هاوبەش لەسەر پرسەکانی کەرکووک گەڵاڵە بکرێت. للوصول إلى رؤية مشتركة لە باتی ئەوەی بیر لەمە بکرێتەوە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆ بکرێتەوە بۆ ئەوەی ئیدارەیەکی تازە دروست بکرێ. سەرۆکی ئەنجومەن ڕێزدار ڕێبوار تاڵەبانی چۆتە هەولێر. ئەنجومەنی لستی برایەتی کە زۆرینەی ئەنجومەنە نیوەیان بە تایبەت ئەندامانی پارتی چونۆتە هەولێر نایەنەوە کەرکووک کەرکووکیەکانیان بۆ قەدەر بەجێهێشت. بڕیاردەری ئەنجومەنی پارێزگای کەرکووکش پێی وایە نەخشە ڕێگای چارەسەری کێشەکانی کەرکووک گەڕانەوەی بۆ بنەماکانی دەستور و دیالۆگ لە کەرکووک. یەکەم شت پەنابردنە بۆ دەستور و لە هەمووشی گرنگتر ڕێخستنی ناوماڵی کوردە پێویستە ئێمە لە هەموو کات زیاتر ڕێگای گفتوگۆ و دەرگاکانی کراوە بێ لە نێوانمان و بە یەک ڕیز و بە یەک هەڵوێز بڕیاری خۆمان بدەین بە تایبەتی لیستی برایەتی کەرکووک کە پێویستە لە خەمی شاری کەرکووک بین بۆی لەم کێشە و میحنەتە ڕزگاری بکەین و پێویستە بە هەموو شێوەیەکدا کۆکی لە مەفە دەستوریەکانی خۆمان بکەین و کار بۆ ئەوە بکەین دەنگمان یەک دەنگ بێ یەک ڕیز بێ بۆی بتوانین لەم گرفتە و لەم قۆناغەدا ئەم قۆناغەش تێپەڕێنین. دەیان جار کورد تووشی کێشە و گرفت بووە و لە هەموو قۆناغەکانیش تێپەڕ بووە لەم قۆناغەش هەوڵ دەدەین تێپەڕی بکەین بەڵام بە یەک ڕیزی ناوماڵی خۆمان و پەنابردن بۆ یاسا و دەستور. لە دوای ڕۆژەکانی 16 ئۆکتۆبەرەوە هەوڵەکان بەردەوامن بۆ ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک و وەک چاودێرانی سیاسی ئاماژەی پێدەکەن کاراکردنەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک خواست و داواکاری پێکاتەکانی کەرکووکە و دەرەنجامە و هەوڵە بە ئامانگی خەمخۆرانی کەرکووک یەکلایی دەکرێتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.